بینەرن بەڕێز ئەف دەمە هەوا باش سەڵاف الوەبن خوشحاڵ و بەختەوەرین جارێک دن هاتی نەفدیدارەوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خەڵکێکا دیش بەرنامەیە کوردی ئەف جارەژی دێ خزمەتەکە دیتر پێشکەشی هەوەین هێژاکەین سەبارەت پرسەکە گرنگ ئەوژی پڕۆژێ وەقفە ژینگەهێ وەقف ئانکو تەرخانکردنا تشتێکێ کو بوو مفاکێ هەرو مفاکێ هەردەم بیت و هەروسا بوو گەشە پێدانا جواکی و کۆمەڵگەهێ بیرروکە وەقفێ بیرروکەیەکە دێرینە ملەتی کورد دەمەکێ درێژدا ئاشنابوون هەیە ئەدگەل vê بیرروکێ لێ یا cihê serinçê û cihê pirsiyarê ew e aya bûçî me neşiyaye wexfê şorve bikeyn bu hemî biyavên jiyanê da ev dibîte mijara bernamê be Kurdî edgel zor berês mamoste Abdirehman Sedîq navê xwe navê we xêrat neke gerim canebê mamosta dikin zor bexêr mamoste hêja mamosta weke me amaje pê dayî dem em bêjînê ev tişte weqfe tiştekî xuya ye li dev zorbey takê milletê Kurd çunke قدیم دا سرداری دگلوی چنده هات یکرن لیمد ویتن ام زار جناب تب زانین وقف چتشتا و دیسان بوارن وقفه چتشتن چه جوره تجدا وقف تیتا انجام دان بله بنای خوای بخشنده مهربان تو بینرانیش ماوەیەکی زۆرە ساڵانێکی زۆرە ئەم وشەیە مان بیستووە بەلای کەمەوە وەزارەتێکمانەیە بەناوی وەزارەتی ئەوقاف وشەی ئەوقاف کۆی وەقفە ئەوە تەواوبوون لەوێ دێنەوە سەر باسەکەی خۆمان باسەکەی خۆمان بۆچی دەڵێن پرۆژەی وەقفی ژینگەی لەبەرەوەمانەکە چۆن دەڵێن نەتەوەی کورد بە درێژایی ئەم سەدان ساڵە شتێکی لەم جۆرەی هەبووەکە شتێکی وەقف کردبێ لە بوارێکی خێرخوازیدا بەڵام بە شێوازێک وەکو تۆ لە پێشێکەکە ئاماژەت پێکرد هەموو بوارەکانی ژیانی نەگرتوێتەوە خۆی گرنگە یعنی وەکو چۆن دەڵێ لە بوارە ئاینەکەدا هەیە بەڵام ئاینیش ئەگەر وەکو بەرنامەی ژیان وەریگری تەواوی بوارەکانی دیکەش دەبێ وەقفی تیا بکرێ بەڵام وشەی وەقف چییە؟ وەقف هەر وشەیەکی عەرەبیە کە دەیکەی بە کوردی یعنی ڕاگرتن یان تەرخانکردن یعنی چۆن بەو معنایە لە عەرەبیدا خۆیان دەڵێن ئەلوەقف و ئەلحەبس یعنی شتێک ڕائەگری لە پێناوی شتێکی ترا دەڵێ ئەم شتا دەڵێ ئەم پارەیەم بۆ فڵانە شت داناوە کەس دەستی لێ نەدا وەقفت کردووە ڕادگرتووە بەڵام لە ئەسڵدا ئەڵێن ئەمە یعنی چ مانایەکی دیکە دەبەخشێت ئایا ینی معنە شەرعەکەی کامێ معنە شەرعەکەی زانایان لە دێرزەمانەوە گوتویانە وەقف بریتیە لە چۆن دەڵێ وەقف الأصل یعنی چۆن ئەڵێ ئەوە یعنی چۆن ئەڵێ ئەسڵێکی هەیە و منفعەتێکشی لێ دێ یعنی مەبەستی بەرهەمەکەی نیە مەبەستی ئەسڵی بەرهەمەکەی ئینجا لێرە ئەو دووشتە گرنگە یعنی لە وەقفا گوتویانە چۆن ئەڵێ زانایانی فقه گوتویانە تەحبیس یعنی حەبس ڕاگرتن تەحبیس الأصلی بەم شێوەیە یعنی ئەوەی ئەسڵەکە ئەسلی وەقفەکە چییە چۆن پرۆژەیەکە شتێکە ڕایگری بەو شێوازە وتەسبیل النەفعی تەسبیل یعنی سەبیل فی سەبیل الله فی سەبیلی ئینسانیەت لە پێناوی مرۆڤایەتی ئەمە بکەین بە کوردی دەڵێ یعنی زانایانی قەدیم گوتویانە وەقف بەو شتە دەگوترێ کە تۆ ئەسڵەکەی ئەهێڵیتەوە و ڕای ئەگری ناوێت دەستی لێ بدرێ بەڵام مفاو سوود و نەفع هەیە دێتە ئارا ئەوەی بەکاردێنی بۆ ئەوەی کە خزمەتی مرۆڤایەتی پێ بکەیت یعنی چۆن دەڵێن تۆ ڕیزە دوکانت کردوێتەوە ئەم ریزە دوکانە وەقف دەکەی بە ماڵ و منداڵ و کەسی خۆت دەڵێ ئەم ریزە دوکانم وەقف کردووە پارەکەی لە پێناوی چی دەڵێن هەر بە تایبەت ینی ئەڵێ لە پێناوی بۆ نمونە نەخۆشی تا لە سیمیا سەرف کرێ ئەمە تەحدیدت کرد کەواتە ئەڵێن وەقف لەگەڵ سەدەقە فەرقی چی بوو کەواتە ئەڵێن سەدەقە ئەوەیە تۆ ئەڵێ پارەیەکم هەیە ئەڵێ ئەو پارەیە بدەن بە نەخۆشانی بواری ینی پارەکە ئەدەی دوای پارەکە ئەڕوا ینی سەرفەکرێ دەرمانێکی پێ ئەکردرێ و پارەکە تەواو نابێ ئەڵێ ئەم پارەیەمدا بەخێر بە خەستەخانەی فڵان بۆ کڕینی دەرمان بۆ نەخۆشانی فڵانە نەخۆشی پارەکە چوو بەڵام ئەمەی کە پێ دەڵێن وەقف نا وەقف ئەوەیە دەڵێ پارەیەکم هەیە تەسجیلی دەکەی دەڵێ ئەم ڕیزە دوکانە وەقفم کردووە هی تۆیە هەموو مانجێک کە پارەکە وەرەگری لە دوکاندارەکان ئەو پارەیە ئەدەی بە شوێنێکی دیاری کراو کە خۆت دیاری کاتە لێرەوە دەڵێن وەقف سابیتە خۆی ئەمێنێ بەس منفعەتەکەی بە بەردەوامی هەر دەڕوا و هەر دەچێت کاتە لێرەوە چ دەڵێن هەر شتێک ناود ناوەقف چوار مەرجیتیایە یا چوار بنەمای هەیە چوار بنەمای هەیە بنەمای یەکەم ئەوەیە واقف یعنی ئەبێ کەسەکە ئەبێ کەسێک هەبێ بڵێ کەسەکەش وەکوچەڵێ کە وەقفەکە ئەکا دووەم ئەبێت چی هەبێ مووقوفەکە شتە ڕاگیراوەکە چییە پارەیە داتناوە بستن ئەفۆن ینی خانوویەکە دوکانێکە مۆڵێکە خەستەخانەیەکە ینی پرۆژەیەکە مووقوفەکە ڕاگیراوەکە ئەبێ شتەکە دیار بێ
ئەوە کەسەکەمان دیاری کرد پارەکەی حەڵال بێ و چی ئەو تەفاسیلی ئیشی فقها ئێمە ناتوانین بچینە ناوی کەسەکەمان دیاری کرد یا جیهەتەکەشمان دیاری کرد لەم لاشەوە چی وەقف کردووە چیەکە ئەوەشمان دیاری کرد سێەم مووقوف عليهەیهی بۆچێ ڕاستەکەی بۆچێ ینی بدرێ بە کەسێکی دیاری کراوە یا جۆرێک لە نەخۆشی یا هەموو نەخۆشیەک یا تەنها بۆ ڕێگەوبان یا تەنها بۆ فلانەشت یا فلانە لایەن یا فلانە دەستگا یا فلانە خستەخانە بن یەوان وکە بەربەڵافت نەوە مجتەمەعی کوردیدا بوو دوو جیهەتین ئەساسی وەقفتێتە ئەنجامدان یان بوو تەکیایەکە و خانەقایەکە یانژی بوو مزگەفتێکە ڕاستە بۆی پێشەکەی تۆ جوان بوو کەوتت لە بەداخەوە لە بوارەکانی ژیان گشتی بڵاو نەبووتەوە نەیگرتوێتەوە کەوتە چوارەمیان چوارەمیان سیغەکەیە ینی شێوازی وەقفکردنەکە شێوازی وەقفکردنەکە چێ شێوازی وەقفکردنەکە ئەمەش تەفاسیلێکی فقیە زانایان دەیزانن کە دەبێت تۆ کاتێ شتێکت وەقف کرد نەڵێ ئەوە پێی ناوترێ وەقف بڵێ ئەگەر فلانە شت ڕوویدا فلانەشتم بۆ بوو من ئەو شتە وەقفەکەم کەواتەوە بوو بە مەرج ئەیگە نەبوو نایکی نەئەمە بێ یەقین بێکەوە شتەکە بکە کەواتە کەسێک وەقفەکەکە وەقفەکە خۆی چییە کە ئەی کات و دایانێ بۆ چێ وەقفێکات قازانجەکەی شێوازەکەشی بریتێ لە چی ئەمە طبعاً وەکو تۆوتت ینی لە مێژووی ئیسلامدا زۆر فراوانتر بۆ لەوەی ئێستا ئێستا وەکو گوتمان خەڵک ئەزانێ وەقف بکات وەکو تۆتر شوێنێکی ئاینی یعنی لە وڵاتی ئێمە نمونە هەنت مێژووە ئیسلامێدا تایبەتی بژنێ خەلیفێن هەر چار خەلیفە یان پشتی وان کە ئەف نمونێت زیندی هەبن بەحساوی چەندی کردیت کە وەقف بۆ هەموو بۆرین ژیانەیە ڕاستە ئەو پرسیارێکی جوانە ینی یەکێ لەو کەسانی کە لەو بوارە قسەی کردو مەسەلەن ئیمامی شافعیە کە کورد پێ ئاشنایە و کورد دەیزانێ سەرمەزەبی خەڵکی زۆرینەی کوردستانە ئیمامی شافعی بە ڕەحمەت بێ دەڵێ خەڵک هەر بیستویەتی ئەڵێن ئیمامی عوسمان بیرێکی کڕی لە مەدینە ئەو بیرەی وەقف کردوتی بۆ خەڵکی مەدینە ئاوی لێ بخواتەوە مانای بیرەکە هەر ماوە پارەکە ئەو داوێتی کەس بۆ خۆی نابێ بی بە ئەو بیرە کەسیش نابێ ئاوەکەی بفرۆشێ کەسیش نابێت بازرگانی پێوە بکە ئەو ئاوا بێ بە خۆڕایی ئەوە تاوکەم وتت ئایا کردوێتی ئێمە هەر ئەومان زانیوە بەڵام ئیمامی شافعی دەڵێ لەوەی کە لە تەمەنی خۆمدا لە تابعین و لە کێو لەوانم پرسیوە ئەڵێن هەشتا سەحابە هەشتا هاوڵ و هەواڵی پێغەمبەر درودی خوای لەسەر وەقفیان کردووە بەس ئێمە نمونەیەکیمان زانیوە جوانە مامۆستا لێرە جێ پرسیاری ئەوە ینی کە دەما وەقف تێتەکردن مەرجە هەمی جار بوو لایەنێکی دیاریکردی بیتن یانژی کەسێکیژی بکە وەکیل سەروێ چەند یان پیاڵەن ئەوە باسی یەکەم بنەما یەکەم چۆن دەڵێ ئەساسی وەقفمان کردوتما واقفەکەیە کەسەکە چییە شەرتی هەیە شەرتی واقف ئەو مەرجەی ئەو دایانێ مەرجەکان چۆن دەڵێ شەرعی بن و قانونی بن ئەبێ مەرجەکە شەرعی پرسیارم لێرە ئەوە کە بوو کەسێکی بوو نمونە کەسێکی دەست نیشان کرد بیژتن ئەف تشتێ من واقف بیتم دە فلان کەسی داکو بەرهەمەی بوو فلان تشتی بیتن مانێ ئەوژی بەشەرە دەمریت و دەچیتن ئەریکی بیتە وارسێ وێمانە بۆیە ئەم مەسەلەیە کاتی خۆی کە ڕوویدا کە سوکارەکەی و چۆن ئەڵێ بە قسەیان نەدەکرد و ئەوانە بۆیە پاشماوەیەک وەقفیش تەمیم کرا حکوومەت گرتی ئەستۆی خۆی مەبەستە من حکوومەت گرتی ئەستۆی خۆی بووی بیکا بە مؤسسە یعنی قدیم بە شێوازێکی ساکار بووە بە شێوازێکی ساکار بووە لەبەرەوە شێوازەکەی کە گۆڕا ئەو ترسەی کە تۆ هەتا ئەویش هەیە هەتا ترسێکی تریش هەیە ترسی کابرایەک بڵێ ئەم شتە هەمووی وەقفەکەم کە سوکاری لە میرات بێبەشکە هیچیان بۆ نەمێنێتەوە تووڕە بێ لەیان بۆ نمونە بڵێ هیچتان نادەمێ ئەمانە هەمووی هەیە ئەبێت ئەو قیاسانە تەفاسیلێکی دوورە شەوەی بێت مەسەلێنە بڵێ ئێمە ناتوانین هیچی بەس ئێمە بەسمان ئەوەیە ورد و بێنە سەر ئەوەی کە بڵین لە سەردەمی مێژووی ئیسلامدا وەقف فراوان بوو بۆ نمونەوەکو گوتمان سەردەمی سەلاحەدینی ئەیوبی دایکە بۆ شیری نەبووە شیری خۆی بەشی منداڵی نەکردووە مەسەلەن خەڵکێک هاتووە وەقفی کردووە شیری هێناوە گوتوێتی ئەم شوێنە ئەم دوکانە ئەمە ئەم شیرە ئەهێنم بە خۆڕایی دەبێت بەش بکرێ بەڵام بۆ ئەو ژنانەی کە منداڵیان هەیە لە 2 ساڵە و شیر دەخۆن و شیریان دایکیان شیرەکەی بەشی ناکەن دیت ئەوە وەقفی کرد و بەم شێوازە بەردەوامە بێتەوە مەسەلەن وتمان هەر لەو شتە جوانانەی کە خەڵک بیری لێ نەکردوێتەوە تەسەوڕکە 800 ساڵ پێشی ئێستا سەردەمی سەلاحەدین بیریان لێ کردوێتەوە منداڵ دەچێت بۆ بازار شتێکی لەدەست دەشکێ ئەو دایکی شتێکی پێناردۆ بۆ ماڵی فلان دەڵێ ئەو بەرە بۆ ماڵی فلان دەشکێ دەڵێ وڵات بێم لێم دەدەن بۆ نمونە ینی دەچێت دوکان هەبووە دەڵێن کۆی کەرەوە هەموو پارچشکاوەکانی دەلیلە کۆی کەرەوە ببەرەوە بۆ ئەو دوکانە ئەوە وەقف هەیە لەوێ کەسێک وەقفی کردووە بۆ منداڵ هەر منداڵێک شتی لە دەست بشکێ بۆ ئەوەی دایکی لێ نەدا شتەکانی یەکێکی تازەی بدەنێ یەکێکی تازەی ساغی بدەنێ بۆ ئەوەی کەوا بڕاتەوە ئەمەە چەند وردن و کراوە سیلاح مەسەلەن یەکێک گوتێتی خۆ من هەر وەفاتەکەم یان لە ژیانە نامێنم
چۆن تۆ ئێستا وەزارەتی پێشمەرگەت هەیە کەسێک ئەتوانێت ئەگەر ئەم هەموو چەکە لە ماڵانە هەیە وانە وەقفی کا بڵێ ئەمە ئەیدەم بە وەزارەتی پێشمەرگە بۆ مەرجی کە هەر پێشمەرگە بەکاری بێنێ بۆ نمونە ئەسیلاحیشە بۆیە خۆ سەلاحەدین ئەیوبی ئەمان هەمووی هەیە ئەو سەردەمە باز دەکەم مەبەستم بۆی ئەمەوێت لەگەڵ کووردا تێکەڵی کەمەوە یان نمونەی تریش هەیە چونکە سەلاحەدین ئەو هەموو شمشێری لێ چۆ بووە هەمووی بەو شێوازە بووە خەڵک وەقفی کردو و پێی داوە تۆ بڕوانە لە سەردەمی سەلاحەدین چی هەبووە خەستەخانە و بیمارستانانەی کە هەبووە هەندێک کەس هەبوونە نەخۆشیەکەیان هی ئەوە بۆ شەوخەویان لێ ناکەوێت شەوخەویان لێ ناکەوێت ئێستا خەڵکێش گەنجەکان هەندێکیان ناخەون شەوان زۆرە مێننەوە بەڵام هەیە نەخۆش بووە لەو سەردەمە قاوشێکە ڕەدهەیەکە وەکو دەڵێ نەخۆشی تایە نووسووە نەخۆشی تای نەنووسووە جایان کردوونەتەوە چیان خەویان نییە لە شەوە لە ژوورێکی تردایەنناوە ئەوانش بۆ خۆیان لە شەوە دەخەون نەخۆشیەکەیان ئاسانە و ئازاریان نییە لە شوێنە تربوونە ئەوەی کەوا خەوی نایە لە شوێنێکی دیاری کراودایان ناوە مۆسیقایان بۆ هێناوە کەسیان بۆ هێناوە سرودی خۆشی و گۆرانی خۆشی بۆیان گوتووە بۆ ئەوەی کە خەویان لێ بکەوێت پیان گوتووە قاچی پیان گوتووە ڕەدها یا قاعات المؤرقین یعنی ئەوانەی کە خەویان نییە خەویان لێ زراوە ئەمانە بەم جۆرە بووە یا مەسەلەن تەسەوڕەکەی وەقف بۆچی بووە کابراایەک وەقفی کردووە دوو کەسی هێناوە توێتی هەتا ئەمرن ئەم ئیشەم بۆ بکەن ئەو ئیشە چییە توێتی بە تەنیشتی نەخۆشەکانە کە ڕەتە بن وانە قسە بکەن بڵێ بڵێ ئەو نەخۆشی تەنیشتمان چیەوە ئەو چیە ئەڵێ ئەو فلانە کەسە ئەڵێ چیەتی ئەڵێ باشە ئێستاکە چاوی ڕەنگی هەیە هاتوۆتەوە شکلی ئاوا هاتوۆتەوە ئەوە لە ڕووی نەفسی بەبێ ئەوەی نەخۆشەکە ئاگای لێبێ جۆی لێ ئەبێ باسی ئەوەکەن بەس ئەمان بەمە بەسوە ئەکەن بۆ ئەوەی معنەویاتی بەرزکەن چونکە زانیویانە بەشێک لەو کارە بریتە لەوە یعنی سا ئەزهەر کاتی خۆی بینەوە سەردەمی ئەزهەر لە سەردەمی سەلاحەدین ئەیوبی مدەڕیسەکە پێویستە بچێ بۆ ئەو شوێنە ناتوانێت بگا لە گوندەوە بێتە ئەزهەر بۆ دەوامکردن خەڵک چی کردووە چووە مەسەلەن هێسترێکی کڕیوە ئەسپێکی کڕیەوە و توێتی ئەوە وەقف بێ بەس بۆ مدەڕیسەکەی ئەزهەر کە لە گوندەکەەوە بگاتە ئەو شوێنە و بیبان جەمە بەستم چی بوو لە هەموو ئەم شتانە هەتا کچێک شووەکە کچێک شووەکە لە ڕۆژی شوکردنەکەی ئەمە هەموو سەردەمی سەلاحەدین باسەکە کچێک شووەکە لە ڕۆژی شوکردنەکەی هینی نییە زێڕی نییە خەڵک چی پێ دەڵێن شوێنێک کابراایەک وەقفی هەیە وەقفی کردووە زێڕەکەی لەوێ داناوە ئەو زێڕت سابیتە هەر کەس شووەکە و زێڕی نییە دەچێت لەوێ وەردەگرێت دەیکا بەخۆیەوە دوای شایەکە دەیهێنێتەوە ئەنج مەبەستم ئێمە ئەمە چۆن بێنین لە بواری ژینگەدا ئێستاکە باسیکەین باستنەکە عام هەیە مامۆستا لە هەمی وڵاتان عرب فۆرس تورک هەمی جێ دەما بەحسا کورداتی تێکردن بژنی ئەحفاد سەلاحەدینان کو نەڤیان سەلاحەدینی ئەگەر با پیرێمەیەک مەزن ئەف چەندە هەمی کردبن ئەری بووچی ئەف تشتە قەتیز بۆ نکمە هەندێک بوارێن بچیکدا ئەو بچڕانەیە ئەو دابڕانەیە کە دروست بووە لە نێوان ئێمە و ڕابردووی خۆباندا بۆیە دەڵێن ینی ئێمە بۆ ئەوەی چاومان لە ئایندە بێ ئەبێ تەماشای ئێستا بکەین بۆی ئێستامان باش بێت تەماشای ڕابردووی خۆمان بکەین زۆر باش کەسایەتەکانی ئێمەوە بوو کەواتە مامۆستام بچینە سەر ڕێکارن vê mijaranەها ئەم بەحەستکەین ئەم چاوە دەیکارین وەقف ببیتە مژارێک و ببیتە هۆکارێک بوو وەکو بژنێ بوارێن ئینسانیک و ئینسان مفایل vê چەندێ ببینی شێوازێکی گشتی بەڵێ هەر لە ماوانە 2012 ڕۆژی جیهانی ئەوە بوو چۆندە لە سۆلیداریتی بەمانە بە عەربی دەڵێن اليوم العالمي للتضامن الإنساني بە کوردی پێی دەڵێن ڕۆژی جیهانی بۆ هاوکاری مرۆیی یا بۆ پشتگیری یا بۆ دەستەبەرکردن زەمان بۆ دەستەبەرکردنی مرۆیی یعنی چی یعنی لە ئاستی تاگوەریگری کەسێ دەستەبەر دەکات ئێستا کە شتێکمان هەیە لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی پێی دەڵێن دەستەبەرکردنی کۆمەڵایەتی عەربی پێی دەڵێ الضەمان الاجتماعی ئەم دەستەبەرکردنە بۆ ئەوە تەکە ئەم کەسە پەکی نەکەوێ لە دوایەوەی ئیشوکاری تەواوە بێ لە دوای ئەوەی پەکی دەکەوێ ئەبێ شوێنێکی هەبێ ینی شتێکی لێ دەستکەوێت درێژە پێدانە بێتە کەواتە ڕۆژی 2012 هەموو ساڵێک بریتە لە ڕۆژی جیهانی دەستەبەرکردنی مرۆیی ینی مرۆڤێک لە خەمی مرۆڤێکی دیکەدا دەبێ پێی وایە ئەم ئینسانە پێویستی بەوە هەیەکە بە شێوازێکی ئینسانی لە خەمی دابی یان بەمانایەکی تر گروپێک لە خەمی گروپێکی دیکەدایە ینی چۆن دەڵێ ڕێکخراوێک دروست دەبێت لە خەمی چینێکی دیکەدایە لە خەمی تۆژێکی نێو کۆمەڵگەدایە ئەم جۆرەمان هەیە ئێستاکە بەڵام بۆچی گرنگە نەتەوە یەکگرتوەکان 2012 هەموو ساڵێکی کردە ڕۆژی جیهانی دەستەبەرکردنی مرۆیی یا مرۆڤایەتی چونکە لە ڕاستیدا مرۆڤایەتی تا ڕادەیەکی زۆر ڕووی لە کۆمەڵە سیفاتێکی خراپ کردووە ئەوش وەکو ئەنانیەت و خود پەرستی و خۆپەرستی و چۆن دەڵێ تەماح پەیداکردن و کەڵەکەکردنی پارە لەسەر پارە و نەمانی دیاردەی بەخشین لە پێناوی مرۆڤایەتی ئەمانەی بینی بۆیە ڕۆژێکی جیهانی لەم شوێنەی دانە کەواتە یعنی ئەوەی باست کرد لە ڕووی ئینسانیەوە وەکو گوتمان
ینی دوجار ئەم ڕۆژە ئەوەمان بیرەخاتەوە کە ئەمیش گرنگە وەقفی تیا بکرێ ئەمیش گرنگە وەقفی تیا بکرێ وەکو گوتمان وەقف بۆ عیبادە بۆ مەعابێت بۆ مزگەوت بۆ چۆن دەڵێ پەرستگاکان خەڵک کردوێتی یا زۆر با بڵێن تا ڕادەیەک بۆ مەکتەبیش خەریکە سەر هەڵبدا بەڵام نەچۆتە بوارەکانی دیکە بەڵام گرنگە ئینسان لە ژیانیدا بوارەکانی ژیان چەندن بەقدر بوارەکانی ژیان گرنگە وەقف هەبێت تو نابینی مام مستعف وەقفانەها جەنابێتە بەحث کردنەوە ناوە کوردەوەریەدا هەبوون هەبوویە و کورد پێ ئاشنا بوویە تو نابینی vێگافکی گەلک لاواز بووە ئەو تشتێ هەبیجی هەمی ئەوەی قەدیم ڕاستە دەڵێن هۆکارەکانی لاوازبوونی چییە؟ هۆکارەکانی لاوازبوونی هەندێکی لە ئاستی گۆڕینی سیستەمی جیهانە تۆ بڕوانە بەری چۆنەڵێ دەیان ساڵ وەکو گوتت وەقفەکە هەبوو خەڵک بۆ هەر بوارێک لە بوارەکانی ژیان ئەمەی کردووە ورد دەوڵەت چەمکی دەوڵەت هاتە ئارە دەوڵەت بە شێوازێک وەکو چۆن دەڵێ وەکو باوک هەموو ئیشەکانی لە ئەستۆی خۆی گرت ئەمە سیستەمێ بوو وەکو چۆن دەڵێ لە سەرهەڵدانی سیستەمی سۆشیالیستەوە لە 1970 تۆ هیچ شتێک ناکەی تۆ هیچ ڕێکخرا و شتیوان دانانەی ئەمانیان پێباش نەبوو دەوڵەت خۆی هەموو شتێ بۆ تۆ دەکات ئەم سیستەمە سۆشیالیزمە کۆمۆنیزمە بەم شێوازە هات هەتا وەکو حزبی بەعسی عەرەبی ئیشتراکیش هەر ئەوەی کرد لە ئەنجامە وەقفیان نەهێشت کە نەما ئیدی دوای خۆشیان وەکو دەوڵەتی عێراق خۆشیان نەیانتوانی لە خزمەتی خەڵکەکە بن بۆیە ئێستاکە ئەو زمانەیە دەبێت بگەڕێینەوە بۆ ئەو مەسئلەی وەقفە ئەو وەقفە یعنی ئەگەر بڕوان ئیمامی شافعی جارێکی تر بە ڕەحمەتی ئەڵێ نەمزانی و عەرەب پێشی ئیسلام وەقفی هەبوو بێ عەرەب پێشی ئیسلام شتێکی بەناوی وەقف نەبووە خێر و خێراتی کردووە بەس وەقفێ بکەنە ئەڵێ لەگەڵ ئیسلامە سەری هەڵدا ئەم قسەیە گرنگە ئێستا ئەگەر ئەڵێ ئەوروپا چۆن ماوە ئەوروپا هەموو دەوڵەت ئیشەکە ناکە ئەم هەموو دەوڵەمەندەی تۆ دەیبینی مەسەن بیل گەیتس دەڵێ پارەکەم ئەوەندە ملیار دۆلاری وەقفە بۆچی ئێستا کردوێتی وەقفە بۆ چارەسەرکردنی نەخۆشی توشبووان بە مەلاریا لە ئەفریقیاش چەند تەحدیدی کرد ئەوەندەی پارەکەم ئەوەندە ملیار دۆلار وەقفە بۆ چارەسەرکردنی ئەو کەسانەی تووشی مەلاریا دەبن لە ئەفریقیا ناوە ملەتی کوردە ئەف وزە و ئەف پاڵنەرە هەیە و vێگافکێ وەقفی بینتە هەمی بۆرین ژیانێدا پێم وایە یعنی خەریکە بە شێوازێک لە شێوازەکان دەبژێتەوە بەس هێشتا نەبووتە موئەسەسی هێشتا شێوازی خۆی وەرنەگرتووە هێشتا شێوازی خۆی وەرنەگرتووە لەبەرەوە دەڵێن دەوڵەت کەمشێکن ئەمریکەکان ئەوروپیەکان ئەم سوودەیان وەرگرت ئەم سوودیان وەرگرت لە ئیسلامەوە کە شتێکیان داهێنا بە ناوی وەقف ئەوان چ پێ دەڵێن وەقف پێی دەڵێن ئینداومنت یعنی ئێستا ڕێکخراو هەیە من بڕوانامەم لێ وەرگرتووە لە ساڵی 2002 بۆ دیموکراسی پەیمانگای عێراق بۆ دیموکراسی هەبوو لە هەولێر لە ساڵی 2002 ڕێکخراوێکی ئەمریکی هات NED National Endowment for Democracy National Endowment for Democracy یعنی چی بە کوردی یعنی Endowment یعنی وەقف يعني وقف يعني بمعنى شيء بمعنى الوقفية الوطنية للديمقراطية بكردي يعني وقفي شلون دالي وقفك شلون وقفي اجتماعي بو ديمقراسي أو باري كسيكا بون هنا وقفي كردوه كبي واي أبي كالتوري ديمقراسي لجهانا بلاوكاتو وقشت هولير بون من 2002 ما بسمه يعني أو ما بس بك أمريكا كانوا أوروبيا كان زور إنداومنتيان زورة وقفيان زورة کە فکرەکەش ئەتوانی بڵێ سەرەتاکانی لەگەڵ ئیسلامدا سەری هەڵداوەتەوە لە جیهانی ئیسلامدا زۆر بوو لە سەردەمی سەلاحەدینە زۆر گەشەی کردو ئەوروپیەکانی سوودیان لە ئەزمونە وەرگرتووە بەڵام لای خۆمان هەموو شتێکمان خستۆرە سەر دەوڵەتیش ئەو توانایی نییە بۆیە تەماشاکەی ئەوروپا بەشی زۆری وەکو گوتمان دەوڵەت خۆی بێهێز کردووە لە ڕووی ئەم ئیشانە کۆمەڵگەی بەهێز کردووە کۆمەڵگە ئەم ئیشانە دەکەن ئەگەر نەهەڵ مامۆستا تەماشای دەوڵەتە عێراقێک یعنی ما دوو وەقف هەنا وەقفێکە سنی و وەقفێکە شیعی ئەرێ ئەڤەژی لێدانێک نییە لێ وەقفە جوان و درست ئەوە تێتە ئەنجامدان بەڵێ ئێمە جوانمان کردووە کە گوتمانە ئەوقاف و کاروباری ئاینی هەمومان کۆ کردوێتەوە پێکەوە شتێکی جوان لە لای خۆمان بەس تۆ شتێکی ناخۆشتر بڵێ لەوەی کە گوتت ئەوەیە کە لە بەغدا ئەڵێن ئەوە وەقفی شیعیە ئەوە وەقفی سنیە یعنی هەردوو لا بە حساب بە ناوی دینەوە خەڵک وەقفی کردووە نیە بوو بە شەڕیان شەڕێکی گەورە خەریک بوو بێتە ئاستی شەڕێکی تازەی تائیفی ڕووداتەوە شەڕیانە لەسەر وەقفەکان ئەو وەقفە فلانە کەس کە ئەو وەقفەی لە فلان پارێزگا کردووە سنی بوو یا شیعە بوو ئەوڵە شیعە بوو ئەوشاڵە ناس سنی بوو ئەوڵێ ئەو وەقفە هی ئێمێ ئەو ئەڵێ هی ئێمێ تاوەکو سەرۆک کۆمار و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق تەدەخولی کرد و تیکاکە کاتی ئەوە نییە ئێستا ڕای گرنجارێ نی بەس ڕایان گرتووە جا لەبەرەوە مەبەستمەوە بوو ئەوە ماناکانی وەقفی هەمووی ناشرین کردووە مانە جوانەکان باپیرانی ئێمە جوانیان کرد و جوان پیشانیان جا لەبەرەوە زۆر گرنگە مەسئلەی چۆن دەڵێ نەتەوە یەکگرتوەکان یەکێک لەو شتانەی
کە لە 92ەوە لە کۆنگرەی ڕیۆ باسی کرداڵێ بۆ سەدەی 21 بۆ سەدەی 21 یعنی لە سەدەی 20 لە کۆتایی سەدەی 20 ئەم قسەی کردووە لە 92 ئەڵێ سەدەی 21 دەبێت سەدەی وەقف بێ یعنی کۆمەلگا دەوڵەمەندەکانی چونکە وای لێ هاتوو ئێستا کە ژماری ملیاردێرەکان و ملیۆنێرەکان زۆرە بن یعنی کۆمەلگا دەوڵەمەندی زۆرە بێ دەوڵەت فەقیرە بێتەوە ئەوروپاش ئێستا شێوازەکەی وایە پارە لای کۆمەلگەیە جا بۆ ئەوەی ئەو کەسانە چۆن دەڵێ ئێستا بزانە یەکێک لەو ئافرەتانەی کە لە وارن بافێت مەسەلەن وەبزانم تەلاقی وەرگرت ینی حەقی تەلاق وەرگرتنەکەی 67 ملیارد دۆلاری دەرسەوت بەڵێ لە ماوەی 4 مانگە 4 ملیارد دۆلاری وەقف کردووە ئافرەتێک لە ماوەی 4 مانگە جانە کۆمەلگە چۆن ئەبوژێتەوە کۆمەلگە چۆن دەبوژێتەوە تۆ لە 4 مانگە 4 ملیارد دۆلار وەقفکەی هەر یەکەی بۆ بوارێک و هەر شێواز و مەبلەغێکی بۆ بوارێک ئیدی ئەمە دەوڵەت دەحەسێتەوە بۆیە قسە دەڵێن سەلاحەدینی ئەیوبی چۆن پەرژاوەتە سەر دیفاعکردن لە ناوچەکەی خۆی و بەرگریکردن لە خۆی و ئەم هەموو ناخۆشیە دەڵێن ئەو لە خەمی شەڕەکە و لە خەمی بەرگریەکەیە بووە کۆمەلگە بە وەقف کۆمەلگەی بەڕێوە بردووە ئەو نمونانەی کە بۆم باس کردی کەواتە نەتەوە یەکگرتوەکان وەختی 12 هەموو ساڵە دەکاتە ڕۆژی جیهانی دەستەبەرکردنی ئینسانی یان مرۆیی مەبەستێتی ئێمە هەر هەمومان ئاوا بیرکەینەوە دەوڵەمەندەکان لە خەمی فەقیرەکان بن بەڵام سەدەقەیان پێ نەکەن بۆ یەکجار هەموو جاڵین لەجاتیەوەی ماسیم بێتێم فێرم کە چۆن ماسی بگرم ئەمە فەرقی وەقف و سەدەقەیە سەدەقە ئەو دەقەیە من ئێستا برسیمە تۆ شتێکم دەدەیت و دای پارەکە لای تۆش نەما و هیچ تەواو بەڵام وەقف ئەوە بوو کە تۆ پرۆژەیەکت دانابێ قازانجی ئەو پرۆژەیە بەروبوومی ئەو پرۆژەیە بە بەردەوامی دێت تۆش دەیبەخشێت. بەڵێ وێگافکە مامۆستا وەزارەتە ئاوقافێ ئەڤی ڕۆڵێ ڕات بیتن دەما کەسێکی قەدیم و وێگافکێژی وەقفێ بکەتن بۆ مزگەفتێکیان بۆ تەکیاکان بۆ هەر جێگاکی تر ئەو سەرپەرشتی لێت کەت و جوان تەنزیم بکەت و ڕێک و پێککەتن ئەرێ مەبەستاتە ئەوە کە هەمی وەزارەتێن دیترژی هانا خەلکی بدەن بۆ وەزارەتێن وان هەمان تشت بێتەکردن من لەگەڵ ئەوە چونکە بۆ قەدیم کەوتوانە وەزارەتی ئەوقاف ینی وەقف تەنها لە جانیبی دینی بەحد بووە وەکو گوتمان مزگەوتێ بووە یعنی تو ئەزانی ئەتوانێ ینی تەندروستیش ئەتوانێ وەقفی هەبێ ژینگە ئەتوانێ باسەکەمان بەرەو ئەوە ئەچین ینی چۆن وەقفی هەبێ ینی کەسێک بەڕاستی دڵسۆزی بواری تەندروستیە لە خەمی تەندروستی خەڵک داوە نیە هەمانە هاوشێوەی ئەوە خەڵک سەنە خەستەخانەیەکی وەقف کردووە تەنها بۆ توشبوانی مەسەلەن نەخۆشی فلان بۆ نمونە ئەو بە بەردەوامی پارەکەی لە چۆدی ئەمە کۆمەڵگە وەکو ئەهلی جا لەبەرەوەیە لەبیرم چوو بڵێم وەقف ینی چۆن ئەڵێ بەلای کەمەوە سێ شێوازی هەیە وەقفێکەیە پێوترێ وەقفی ئەهلی تۆ دەی وەقفێکەکەی بۆ نمونە ئەڵێ ئەمە بۆ کەسوکار و عەشیرەت و بنەماڵەکەی خۆم مەسەلەن وەقفی وا کراوە خەمتە ئەڵێ لە داهاتوودا مەسەلەن وانە تۆ وەقفێکەکەی ئەڵێ ئەم وەقفە خراپ نییە یەکێکترش بۆ عەشیرەتی خۆی دیکە خۆ ینی لای کەم ژمارەیەکی زۆری دەستەبەر کردووە زۆر باش وەقفێکی تر هەیە پێی دەگوترێ وەقفی چۆن دەڵێن عام یا بەمانە وەقفێکی خەیری وتوێتی بۆ هەموو ئومەتە بۆ هەموو خەڵکە هەیە بە مشتەرەکیش دیکە دەڵێ ئەوەندەی بۆ کەسوکارم ئەوەندەشی بۆ کەواتە هەمووی گرنگە لە هەموو بوارەکانی ژیاندا وەقف ببوژێتەوە زۆر باش مامۆستا نەهامە بەحسا ڕۆڵی ئەوقافێ کرد کە ڕۆڵی وێ چ تشتە و پێشنیارە جانەبێتەژی بۆ هەمی دام و دەستگا وەزارەتێن دیترژی هەر ئەوە کە وێ چەندێ بکەن ئەم نهابینە سەر خودی جانەبێتە تو وەکو سەرروکی دەستەی ژینگەهەیە ئایا ئەدبواری ژینگەهێدا چاوە وەقف دەهێتە ئەنجامدان و ڕێکارەتوێن وێ چ شێواز بن ڕاستە بە هەمان شێوە لە بواری ژینگەییدا بڕوانە ئێستاکە بە گرفتەکان تەماشاکەین ئێستا گرفتێک کە خەڵک بەدەستیەوە دەناڵێنێ بریتە لە گرفتی گۆڕانی کەش و هەوا تاوای لێ هاتوو ئێمە خەریکە ینی خەریک نییە کردوشمانە داوامان کردوە لە ئەنجومەنی وەزیران یەکێک لەو فەرمانگانی ناو ژینگە زیاد کە بریتە لە فەرمانگەی گۆڕانی کەش و هەوا چونکە گۆڕانی کەش و هەوا دەوڵەمەنەکانی جیهان کۆمپانیا زەبەلاحەکانی ئەوروپا و ئەمریکا و چین دەیکەن بەڵام دەڵن قوربانیەکانی چێن وڵاتە فەقیرەکان وڵاتە فەقیرەکان قوربانین ئەو پارەی کە پابندن پێوەی ئەو دەوڵەتانە پێویستە بیدەن بیخەنە نێو سندوقێک و پێ دەوترێت سندوقی کەسکی ژینگەیی ئەو سندوق یا سندوقی کەسکی کەش و هەوا سندوقی کەسک یا سندوقی سەوزی کەش و هەوا نایدەن یان ئەو پارەیە کەمە لە ئەنجامدا وڵاتی ئێمە تووشی وشکە ساڵی دەبێ وڵاتی ئێمە تووشی کەمبارانی دەبێ وڵاتی ئێمە تووشی کەم ئاوی دەبێ تووشی پیسبوونی هەوا دەبێ تووشی بەرزبوونەوەی پلەی گەرما دەبێ تووشی جۆرێک لە برسێتی دەبێ بەروبوومەکانی کەمە بێتەوە ئەی چی بکەین کاتە ئەمە بە دەوڵەت ناکرێ بەتەنیا لێرەوەیە ئێمە خۆمان و خەڵک ینی هانەدەین بیر لەوە بکەینەوە ئێمەش وەکو جاران کە ناوی ژینگە نەبوو بەڵام نمونونەکانی سەردەمی موسڵمانانی زوو چەند نمونەیەکمان هەیە وەکو گوتم وەکو بیر ئەو کاتە ئاوکەم بووە خەڵک گوتوێتی ئەم بیرە وەقفە هیمنە بۆ شێوازە ئەوە با بڵێن لە مەدینەیە کرابوو
بەڵام دوجار لە کوردستانیشە لە سەردەمی سەلاح الدین کە دێنەوە هەولێر لە سەردەمی سوڵتان مزەفەر سوڵتان مزەفەر سەیری کردووە خەڵک لێرەوە ئەچێ دائەبەزێ بەرەو بەغدا و دوای دابەزێ بەرەو نەجەف و کەربەلا و لەوێ ئەڕواتە ناو عەرعەر و ئەچێتەوە بۆ حەج ئەم ڕێگایە ئاوی نەبووە زۆرێک لەو ڕێگایانە سوڵتان مزەفەر وەقفی کردووە ئەو بیرانەی هەڵکەندووە بیرەکانی هەڵکەندووە و ئەو ئاوی بیرەی بە خۆڕایی وەقف کردووە هی خۆیەتی وەقفی کردووە بۆ گشت ئەو کاروانی کە لەسەر ئەو ڕێگەیەوە دەڕۆن ئەمەمان دیوە بەس ئێستا کە تۆ بیتەوە بە شێوازێک لە شێوازەکان ئێمە پێویستە ئاوی ژێرزەوی بپارێزین وایە ئاوی ژێر زەوی پێویستە بپارێزین ینی بە نرخترە لەو نەوتەی کە هەمانە بۆ داهاتوو کەواتە بێت چی بکەین ئەبێ لە هەوڵی ئەوە دابین بۆمان بکرێ وەکو چۆن لە هەرێمی کوردستان بمانتوانێت سەری بیرە ئاوەکانمان بیری ئاوی خواردنەوە دامام خستایە سوودمان لە ئاوی سەرزەوی وەرگرتایە زستانە ڕووبارێکی زۆر هەیە ئاوێکی یەکجار زۆر دێ ئەچێتە خوار و تێکەڵ بە شەتەل عەرەب و حکوومەت بە هەموو وەزارەتەکانی بە پلەی یەکەم خۆمە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەومان هەیە بەبەستمان ئەوەیە لە بیری ئەوەدا نەبی بڵێن دەربەندی خانمان هەیە سەدی دوکانمان هەیە یا بەخمەن نەبوو یا بینیکەی پێی دەڵێن ئێستا زمانی سەدی ناوەندیە وانە کەسێک ئەگە سەدی ناوەندی پێ نەکرا دەتوانێت ئەستێڵک و حەوزێ لە گوندێکا دروستکە ئاوەکەی بۆ کۆکاتەوە دەتوانێت شتێک دروستکە بە ناوی ئەوەی پێی دەڵێن بەنداوی بچووک مامناوەندیشنا بەنداوی بچووک لە ئاستی کەسێکە دەوڵەمەند بێ پارەی هەبێ دەتوانێت بەنداوێکی بچووک لە گوندێکیشا دروستکات و ئاوەکەی کۆ دەبێتەوە ئەم ئاوەی ئێستا دێ و لێ دەترسین و دەڵێن لافاوە و گوندەکەی برد و هەموو ماڵ و مەڕووماڵاتی برد بە کۆیکەینەوە ئەمە نیعمەتێکە بۆ ئێمە دابەزیوە کە کۆمان کردەوە بەشێکی دەچێتەوە ژێر خاک دەبێتەوە ئاوی ژێرزەوی بەشێکیشی لە بەردەستمان دەبێ ئەگەر بۆ خواردنەوەشمان نەبێ بۆ مەڕووماڵاتەکانمانە بۆ چۆن دەڵێ بۆ کشت و کاڵمانە کەواتە مەسئلەی چاکردنی ڕووبارێک ینی چۆڵێ کەسێک کە مەبلەغێکدا ئەنێ بۆ چاکردنی ڕووبارێک ساڵانە ئەمە بریتە لە بواری ژینگەی بۆ کانیەکی دانێ بریتە لە بواری ژینگەی بۆ وتم بەنداوێکی بچووکی دانێ بریتە لە هەر بواری ژینگەی یا بەمانایەکی تر بڵێم هەرچی کتێب هەیە بتوانێت سەرچاوەکانی کتێب لە بواری ژینگەدا کۆی کاتەوە مەکتەبەیەکی لێ دروستکە چۆن دەڵێ کتێبخانەیەکی ژینگەی دەڵێ ئەم کتێبخانەیە دەخەمە نێو کتێبخانەی شارەکانەوە لە هەر شارێک لە شارەکانی هەرێمی کوردستان لە هەر قەزایەک شارۆچکەیەک تۆ چیت کرد کتێبخانە هەیە دەڵێ ئەم لای بریتێ لە ژینگە ئەڵێ ئەمە وەقفە ئەمە هی منە ئێستا ئەبینی هەندێک لە کەسایەتەکانمان پێشی وەفاتکردنیان کتێبخانەکەی خۆی دەبەخشێ بە کتێبخانەیەکی گەورە دەیبەخشیان بە کتێبخانەی حکوومەت یا دەیبەخشێ بە دەستگایەکی تایبەت بە چۆن دەڵێ بواری ئەرشیف و ئەو شتانە هەر بە ناوی خۆیەوە دەمێنێ دەڵێ وەقفە هەرهی فلانە کەسە بۆ ئەو کەسانی کە دەیخوێنەوە سوودی لێوەردەگرن یا تەماشاکە ئێستا شتێک هەیە کەسێ وەقفێ بکە لە بواری پاراستنی جۆرێک لە ئاژەڵ جۆرێک لە گیان لەبەران پاراستنی جۆرێک لە ڕووەک ینی ئەگەر بڵێ ئێمە ئێستا کە شتێکمان هەبێ لە کوردستاندا کەمە ناشنال پارکێکمان هەیە بەڵام دەکرێت ناشنال پارک کاری حکوومەتەکانە بەڵام دەتوانێت کەسێک بۆ نمونە لە گوندێکی دیاریکراویشایە نەڵێ 20 ساڵ 50 ساڵ پێشی ئێستا جۆرێک ڕۆک لەم گوندە بوو بۆ نەماوە بگەڕێ بیدۆزێتەوە لەو گوندیا پێویستە ئەوە هەبێ جۆرێک لە ئێستا زۆرێک گیان لەبەرمان هەیە جێگەیان نییە شێڵتەرێکیان نییە کەسانێکی چۆن دەڵێ دەروون پڕ سۆز و چۆن دەڵێ بەزەیی ئەو شێڵتەرانە دروست دەکەن ئەمە ئەگەر بێت و وەکو عائیلە وەکو بنەماڵە وەکو کەسوکار شتێکی لەو جۆرە هەبێ ئەوە دەڵێ هەر کەسێک سەگێکی دۆزیەوە بێ خاوەن بوو لێرەیە دەینێ جا لەبیرم نەچێ سەلاحەدینی ئەیوبی لە سەردەمی خۆی لە دیمەشق لە شامە ئەوەشی کردبوو دەڵێ جۆدرێژ هەیە خاوەنی نییە پاش ئەوەی کەوا ئیتر ناتوانێت باری بۆ هەڵگرێ بەڕڵایەکە ئێ باش ئەی بەچی بژێ یەک شوێنێکی گەورە کەسێک هاتووە وەقفی کردووە و توێتی ئەم شوێنە بریتە لە چی بریتە لە شوێنێک کە هەمووی گژوجایە هەموو ساڵ دەیچێنێ و دەیچێنێ بە بەردەوامی چیەکڵێ بە ئەو جۆدرێژانی لەوێ کۆ کردوێتەوە کە مەسەن ئێستا پێویستیمانە پشیلە هەیە سەگ هەیە زۆر ئاژەڵی دیکە ئەوستا جەنەبێتە نابینتن کە هەر شتێکت ناوا کۆمەلگا کوردیدا دەماتهێتە پێشکەشکردن وەکە پێشنیار ئەگەر پوازعک و پاڵنەرێکی ئاینی بیدەکەت بەڵام ئەگەر پوازعکی ئینسانی بیتن ڕەنگە نەگەهتە قەنەعەتێ ئەرێمە چ پاڵنەری ئاینی هەیە و تاکیمێ کورد vê çendê biketin. Ey de baş. Ey baş tahkî Kurd xwe bîstiyetî. Pêxember dirûdî xwe li ser fermûyetî kesek çû agir bi hoy pişîleyekî ezet de. Bele. Manewe çend xirap eger ezetî dê. Ew jî fermûwa kesek renga zor kemterxem bû bê li buarî îbadata belam li ber ewey li nêw bîreka avî bo segekî tîn û derkiriyo çote beheşt. Em dû nimûnane xwe fermûden û xelk bîstiyetî. Zor carî eme basman kirin. Bele. Me bestim ew ye ebê dîn firawan key.
لە ڕووی ئینسانی لە ڕووی سیاسی ناڵێ لە ڕووی ئینسانی دەبێت دین فراوان بێ لە ڕووی ئینسانی جەواب بەداخۆمە دینمان لە ڕووی سیاسی فراوان کردووە بۆ ئەو بوارانی کە شەڕی پێکەین بەڵام دین لە ڕووی ئینسانی یعنی جی بەمانەیەکی يعني إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين يعني ديني قابليته بيتشان دي هيا كبر فره ببيتو همو بورن جياني وغيريت أي شون يعني شون بيغمبر دودي خوالة سر فرمي في كل شون ضل كبد ذي في كل ذي كبد رطب أجر بله. يعني هرشي زندوبه هرچی زندوو بێت تۆ پادەشتوەرەگری لەسەر ئەوەی کەەوە یارمەتی داوە جا درەختێک بێ گوڵێک بێ پەلکێک بێ چوزانم ڕۆکێک بێ یاخود گیان لەبەرێکی بچووک بێ مێرولەیەک بێ یاخود فیلێک بێ یعنی ئەمە فەرمودەی لەسەر کەواتە گرنگە ئێمە بینەوە سەر ئەوەی ورد و جیهان فراوان کەینەوە بزانین بۆیە ئێستا قسە دەکرێت تۆ لە شانی مزگەوت کەم ناکەیتەوە خەڵک مزگەوتی دروست کردووە بەڵام گرنگە مستەشفاش دروستکە خستەخانە دروستکە لە بواری ژینگەیدا ئەم نمونانێکەوە باس بۆ کاری وەقفکردنی دەما مستاد چ مەرجت وەسەهەنێک و بێژنێ ئەف وەقفە تنت بێتن بۆ چینا مسلمانە بیتن دەرەوەی مسلمانە هیچ شێوازێکی نابیت کەس مەفایلی ببین نابێت ئەوە چونکە وەقف خۆی لە پێناوی ئینسانیەت هەیە لە پێناوی مرۆڤایەتیدایە جا لەبەرەوە هەندێک شتێ ئێستاکە گۆڕانکاری بەسەرادێ وردور خەریکە ئەو مەفهومانەی کە باز دەکەی قەدیم چونکە دار الحرب و دار الإسلام هەبووە یعنی وڵاتێک هەمووی مسلمان بووە وڵاتێکی تریش هەمووی کافر بووە وەکوڵە بەم شێوازە لەبەرەوە ئەم مستەڵەحاتانە مستەڵەحی یازاراوەی تاریخی مێژوویین ئێمە ئێستاکە لە کۆمەڵگەیەکدا دەژین بەلای کەمەوە پەیڕەوکارانی هەشت ئاینی تێدایە بەلای کەمیشەوە بێ ئاینیشمان هەیە هەرچەنە خۆی ئیعلان نەکردووە بەس لە ڕۆژانە قسەی لەگەڵ دەکەی کەسێکی و دەبینی خەڵکی بێ ئاینە خەڵکێکی بڕای بە خودداش نییە تۆ لە پێناوی ئەوەی ئینسانیەت وانە ئینسانیەت بە خەرج بێت و قەناعەت دوا بێ هەرچی ئینسانە هەرچی ڕوەکە هەرچی گیان لەبەرە هەمووی دروستکراوی خوددا نییە کەوتە لەبەر خاتری خوددا تو هەموو ئەمە دەکەی ئەوە پاڵنەرێکە لەو پاڵنەرانەی کەوار لێکات تۆ وەقف بکەی شتێک لە پێناوی مرۆڤایەتی دادانێت چونکە دروستکراوەکانی خوددایە دروستکراوەکانی خوددایە ئەوجا زمانی ئایندەی ئەو شتە دەکەی زمانی ئایندەی ئەو شتە دەکەی نایڵی ئەو شتە بفەوتێ ئەو شتە لە نێوچی بەڵێ مامۆستای بەرز دەستێتت خۆشکەواتە مەدوێتن ئەم بزانین چاوە چەمکێ وەقفێ ئەف وەقفانها جانابێتە ئاماژێ پێدات و گرنگی پێ بدەین ببیتە هۆکارێک بۆ گەشە پێدانە کۆمەڵگەهێژی باشە دەڵێن میحنەتمان هەیە یعنی ناخۆشی و گرفت و ئاریشەکە بەسەرت دێ میحنەتە کورد هەرڵێ میحنەت ئەو ژواڵێ ئیمتیحانیش هەیە ئیمتیحانیش کە ئیمتیحان تەکەن یعنی دەتخەنە میحنەتەوە ئیمتیحان و میحنەت هەمووی لە یەک سەرچاوە هاتووە ئەم قسەیم بۆ چییە ئەم قسەی دەڵێن میحنەتی کۆڕۆنا ئیمتیحانێک بوو بۆ هەستی ئینسانی بوونمان چەوە دەبەر ئەوەی کە دەڵێن وڵاتانی زل هەیە سەرەتا هەر کەس بۆ خۆی دەیگوت من چۆن دەڵێ بەمانەیەک لەمانەکان بڵێم سەرەتای بڵاوبوونەوەی کۆڕۆنا کە باسییان لە دەرمان کرد و باسی دەرمان نەبوو جارێ بابچینەوە هەشتۆ مانگ بەرەو دوا چ بوو باسی ماسک بوو یعنی لە ڕێگا سەفینەیەکی سین پڕی بوو لە ماسک بۆ وڵاتی ئەڵمانیا دەچوو ئەمریکەکان گرتیان باسکەکانیان برد ئەوە چییە یعنی هەر کەس بۆ خۆی اینجا تەماشاەکەی سین ماسکی پەیدا کرد بە شوێنێکی دیکەی نەدەدا ئەڵمانیا یەکێتی ئەوروپا کەوتنە بەر ئیمتیحانێکی زۆر خەتەر کە فەڕەنسا ماسکی بە ئەڵمانیا نەدەدا ئەڵمانیا ماسکی بە هەنگاریا نەدەدا دەیگوت خۆمان بەشمان ناکە بینی ماسک و دەستکێش و ئەمانە ئێستا بینەران بیریانەکەوێتەوە کە بچنەوە ئەو ڕۆژانەی مانجی ئازار مانجی سێ کە ئەم شتانە ڕوویدا و هەموومان ئاگدارەوە ئەف دروش بن غەرب و ئەوروپا بەرزکەتنیت ئینسانیەتت کەونە ژێر پرسیارێ هی هەمومان هەموو ئینسانیت لەبەر ئەوە بوو کە گوتم ینی مەسئلەی میحنەتی کۆڕۆنا مرۆڤایەتی خستە بەردەمی ئیمتیحان خستە بەردەمی ئیمتیحانێک و ئێستاش بە هەمان شێوە ئێستا کە ڤاکسینەکە دۆزراوەتەوە وڵاتە هەژارەکان دەستیان ناکەوێت سەرەتا وڵاتە دەوڵەمەندەکان خۆیان دەیکڕن خۆیان تاو دەبن وەکو بەرماوەکەی لێ مایەوە ئەو جابزانە بۆیە دەڵێن لەوانەیە وڵاتە هەژارەکان پاییز بەریان کەوێت پاییزی داهاتوو بۆ نمونە ئەمە هەمووی قسەی من نییە قسەی نەتەوە یەکگرتوەکان نەتەوە یەکگرتوەکان و ڕێکخراوی جیهانی تەندروستی دەڵێ میحنەتی کۆڕۆنا مرۆڤایەتی خستە بەردەمی ئیمتیحانەوە کە ئێمە لە خەمی یەکتردا نین بەڕاستی کەواتە مەسئلەی وەقف کە زاراوەیەکی ئیسلامی ئاینیە زۆر گرنگە ئەو بوارەکانی ژیان بەگشتی بخەوێتە بەر ئەوە دوو چەمکێکەیە جارێکی تر پێغەمبەر باسی کۆ دووری خۆی لەسەر زۆر گرنگە لە بواری وەقفا بیهێنینەوە چەمکی سەفینەکە هەر هەمومان لە نێو کەشتێکەین کون بێ هەمومان غەرق دەبین سەلامەت بێ هەمومان سەلامەت دەبین کەواتە ئەمە ئەوەی پێگوتین کابرایەکی سینی لە وڵاتی خۆی
دەڵێ من ئازادم شەمە شۆرە دەخۆم ئێستا بێ پێی بڵێن تۆ ئازاد نی بۆ چونکە تۆ ئەو ڤایرۆسی لە نێو ئەو بوو هاتە لەشی تۆ نەخۆشیەکەت گرت بەهۆی تیارە و سیارە و سەفەرت کرد ئەو توش بوو ئەو توش بوو هەمومانە توش کرد کەواتە چەمکی سەفینەکە چی فێر کردین پێغەمبەر درودی خوای لەسەر فێری کردین مرۆڤایەتی وەکو یەک ماڵە مرۆڤایەتی وەکو یەک شوێنە هەمومان ئەبێت چی بکەین ئەبێت بزانین دەستەواژەیەکی لێوەرگرین بۆ ئەم سەردەمە لە چەمکی سەفینەکەی کە پێغەمبەر باسی کرد هەمومان لە کەشتێکە داین ئەبێ شتی تازەی لێوەرگرین شتی تازە ئەوەیە کە بیکەین بە کەلتوری سەلامەتی هاوبەش یعنی کەلتوری سەلامەتی هاوبەش زاراوەیە کە من دێڵم بۆ نمونە لە چۆوەری دەگری لەو فەرمودەیە سەلامەتیەکەی هاوبەش ئەبێ هەمومان سەلامەت بین بۆ ئەوەی هەمومان سەلامەت بین ئەم چەمکە ئەبێ بایەخی پێ ئەف نمونە پێغەمبەر بێژی سەڵاوەت خودی لەسەر بن نمونە سەفینەیە کە ئەگەر کەسێک نافبێرێدا سەفینەی کوم کەتویەن دیتر دەستی لێ نەگرن هەمی دێ پێک ڤەغەرق بن ئەرێ مامۆستا ڤێگافکێ ئەگەر تەمان نمونەکە هات بیتە بەروڤاژیکردن ڤێگافکێ نە کەسێک بیت کۆنکەتن بەلکو سەدان و هزاران کەس ئەو بنیە سەفینەی کوندکەن ئەرێڤە دێکی گەهێنیتر کارەساتە ئەوە کارەساتەکەی لێرەوەی بۆ دەبینی مەسئلەی شەڕ لەگەڵ مەسئلەی خەیر یعنی خەیر هەتا ئێوارە هەوڵ بدا و هەوڵ بدا و چۆن لە شعری عەرەبیدا لە قوتابخانە زمانی من لە بەرمان کردووە متى يبلغ البنيان تمامه إذا كنت تبنيه وغيرك يهدم أما لم توصل برمان كدو صالاني حفته دلي يعني كي أم خان وتواو دبي كي أم بنايا دقات كوتاي وتواو دبي كاتي تو برديك داني لسر برديك غيري تو هم روجك دي رخيني كواتا بروسيكي لجيهان دا بيدا وتري بروسي رخان وبنياتنا بنياتنا ركان بنياتنين بو كالتوري إنساني بو كالتوري مروي بو كالتوري چون دلي برپرسياريتي هاو باش خراپەکارانش خەریکی خراپەکاری بەس لەبەر ئەوەی ینی چۆن دەڵێ ینی ئەوەی کە تۆ بە ماندووبوون بنیاتی دەنەی بە لەحزەیەک بە ساتێک وێران دەکرێت بۆیە دەبینی شەڕ گرفتی زۆری بۆ جیهان ناوەتەوە جا لێرەوە بزانە دەستەواژەیەکی ترمان هەیە بۆ مەسەلەی چۆن سوودی لێوەربگرین وەقف لە بواری تەندروستی بکەین وەقف لە بواری ژینگەی بکەین وەقف لە بواری ئاوەدانکردنەوە بکەین وەقف لە بواری دارایی بکەین هەموو بوارەکان مستەڵەحێکی ترمان هەیە وهل ئەتاکە نبأ ضيف إبراهيم المكرمين يعني إمن ضيف إبراهيم شتێکی زۆر ساکار ئەڵێن ئیبراهیم میوانێکیە وایە ئەمە کەلتورە ئەمە بکرێت بە کەلتورێک ینی چۆن سوودی لێوەربگیرێ ینی مرۆڤ لەسەر ئەم زەویە میوانە یا میوان نییە میوانە بێگومان هەمومان میوانین بەس کە هەمومان میوان بووین لە پڕێکا دیوتە لە شوێنی وهەیە هەمومان میوانین بەس ئیتر سێرەکەی پێویستیمان بەکارێکە لە پڕێکە هەندێکی خۆیەکە بە خاوەن ماڵ هەرکێکی زیاترە خاتە سەر خۆی تۆ کە هەمومان دەچین بۆ سەفرەیەک بۆ نمونە هەر هەمومان وەک یەکوین لەو شوێنەدا ماڵی کەسمان نییە دەرچوینە پێکەوە بەس دەبین لە پڕێکە هەندێک دەست بە ئیشکردن دەکەن ئەوانەی تر ئیش ناکەن کەواتە من لەم زاراوەیە لەم ئاەتەوە فێر دەبین کە هەل ئەتاکە وهل ئەتاکە حەدیث ضیف ئیبراهیم المکرمین ئەوە فێر دەبین کە لە زیافەی ئیبراهیمی ئەوە فێر دەبین کە دەکرێت شتێکی تازە هاتووە ئێستا دیراساتی لەسەر دەکەن و کردوشیانە لە فقی ئیسلامی گوتویانە وەقف کە شتێکت وەقف کرد گوتت ئەم ڕیزە دوکانە بۆ هی منە کردم بە وەقف خێرەکەی بدرێ بە فلانە خەستەخانە وایە وتویانە وەقف ئەبێ تەبید بە کوردی یعنی بۆ هەتا هەتایی بێ باش نییە نابێ موقت بێ ئێستا زانایان لەسەر فقی مالیکی وتویانە قسەکەی ئیمامی مالیک ڕاسترە بۆ ئەوەی ئێمە ڕێگە لە خەڵک نەگرین ڕێگە لە خێر نەگرین خێر فراوان بێ با وەقفی موقتیش هەبێ ئەوە مەزەبی ئیمامی مالیک یعنی تۆ چی دەڵێ سێرەکە ئێستا بارودۆخی خەڵک خراپە وانە کە بارودۆخی خەڵک خراپە دەڵێ تا ئەو کاتەی قەیرانی دارایی و کۆڕۆنە تەواو دەبێ من پارەی ئەو ڕیزە دوکانم وەقف کردو بۆ فلانە شوێن بۆ ماوەی ئەوەندەیە تەواو بێ ئەمە خێری هەبوو یان نەخێرێکی زۆر باشوو لەبەرەوە زانایانی کۆن ئەم شتانیان زۆر لێک نەداوەتەوە شتێکیان گوتووە وتوانە تەبید بەڵام کاتی خۆی ئیمامی مالیک وتوێتی موقت من ناچمە بواری فقی بەڵام ئەوەندەی لێزانێ نێف دەولی مامۆستا ئاماژەدانەوەی چەندێک کە وڵاتین جیهانی دەبێتن چ بکەن بەرامبەر vê mehna هاتی وەکو کۆڕۆنا ینی بۆ نمونە ئەری لەسەر ئاستێ ملەتی کورد ئەم چ بکەین بوو گەشە پێدانا کۆمەلگەها خو ئەپڕیا وەقتێ ئەمەیە کە گوتومانە ئێستاکە 30,000 تۆمار کراوە 30,000 کۆمپانیا لە وەزارەتی بازرگانی تۆمار کراوە کە پێدەوترێت 30,000 کۆمپانیای خۆماڵی 3,000 کۆمپانیای بیانی لە هەرێمی کوردستاندا ئەمە هەمووی سوودی وەرگرتووە لە ساڵانی خێر لە ساڵانی 2003 و 4 هەتا دەگەیت 2014 خەڵک خێری لێ بینیوە خەڵک دەوڵەمەند بووە سوودی لەم خاکە بینیوە وانە جاگەر بیانیش بێ شتێکی پێدەوترێ CSR ینی چۆن دەڵێ
کۆمپانی سوشیال ریسپۆنسیبڵیتی یا بەمانە بە کوردی بڵێ بەرپرسیارەتی کۆمەڵایەتی کۆمپانیەکان جا بیانی بێ یا خۆماڵی بێ ئێستا ڕۆژی ئەوەیە کە دەوڵەمەندەکانی شار بۆ یەک جارنا بۆ ماوەیەکی دیاری کراو یان بۆ هەتایی چ بە موقت چ بۆ هەمیشەیی وەقفیان هەبێ وەقف تا ئێمە ئەومان هەبێ ینی ئێستا چۆن دەڵێ ینی وای لێ بێ بە کەلتور هەر کەسێک لە بوارەکەی خۆیدا هەر کەسێک لە بوارەکەی خۆیدا بۆ پاش مردنی وەقفێک بەجێ بێڵێ وەقفێک بەجێ بێڵێ با بچووکیش بێ با بچووک بێ با لە ئاستی گوندێکە بێ با لە ئاستی شارەدەیەکە بێ با لە ئاستی قەزایەکە بێ با لە ئاستی پارێزگای با لە ئاستی هەرێما بێ ئەمە زۆر گرنگە کە ئینسان بایەخی پێبدا لەبەرەوە کە دەڵێن وەقف ئینداومنت کۆمەڵگەیەکی بەهێزت هەیە باوەشی بۆ ئەو دوای کۆمەڵگە کردوێتەوە دەستەبەری کۆمەڵایەتی کۆمەڵگە دەکا دەوڵەتیش دەپەرژێتە سەر ئیش و کارەکانی خۆی کەواتە گەورەکردنی دەوڵات ئێمە لە سەردەمی کولتوری ڕابردوو بە هەڵا فێر بووین کە دەوڵەت هەموو شتێک بێ ئێمەش هیچ نەبین ئەوە خراپ بوو اینجا کۆمەڵگە هەموو شتێک بێ دەوڵەت هیچ نەبێ ئەویش نابێ بەڵام دەوڵەت هەمیشە لە سەردەمی تۆگە سێر فقی ئیسلامی بکەیت دەوڵەتی ئیسلامی چەند وەزارەتی هەبووە یعنی لە سەردەمی پێغەمبەر درودی خوای لەسەر لە سەردەمی خولەفای ڕاشیدین عەباسی یعنی تەسەوەرکە هەمیشە دەڵێن یعنی دیوانی جوند هەبووە یعنی وەزارەتی دیفاع یعنی وەزارەتی پێشمەرگە ئەمە بێ هەبێ توانە دیوانی شوڕەت یعنی شورتە یعنی وەزارەتی ناوخۆ بە مستەلەحی ئێستا وتوانە دیوان الوفود یعنی وەزارەتی دەرەوە بێ لەگەڵ دەوڵەتان پەیوەندی بکەیت وتوانە بەیت المال یعنی وەزارەتی دارایی دەڵێن دەوڵەت گرنگە ئەم چوار وەزارەتە گرنگە لە دەستیا بێ چوار وەزارەتی گرنگ باقیەکەی تری ورد و وەکو چێنەڵێ ئێستا تۆ سەرێکە ئەو کارەبا لە ئەوروپانە لە قەتەر مؤسسەیەکە ئەهلی بەڕێوەی دەبات و ئاوی بەردەوام و کارەباشی بەردەوامە یعنی مەبەست چییە مەبەستم ئەوە بوو وەقفی ئیسلامی وەقف زاراوەی وەقف وا لە دەوڵەت دەکا باریشانی خۆی تۆزێ سوکە بەشتە گەورەکان و سنوورەکان و پەرەپێدان بەداهاتی وڵات و پارێزگاریکردن لە ئاسایشی نێوخۆ و دەرەکی و هەموو ئەمانە بکە کۆمەڵگە بێنێتە سەرخەت یارمەتیان بدات و کاودانێ نەخۆش دەبێت نها هەرێمە کوردستان تێداد بوریتن بێموچەیی یانجی بێکاری یان هەر بوارێکی دیتر کە خەڵک گازندی لێتکەتن ڕەنگە یعنی تا ڕێژەکێ چ کێم چ زۆر بێمتمانەیەک دروست کردبیتن ناوبەرە تاکید گەل حکوومەتێدا ئەرێ ئەف چەندە ئەف وەقفە جانەبێتت بێژیتن دەهێتە ئەنجامدا ناوبەرە تاکین هەفوڵاتیاندا ناوبەرە خوددا بکەن بەڵێ ڕاستەکەی جاران ئەنگوت مادام ڕژێمی بەعز وەقفی هەمی بۆ دەوڵەت برد هەمی بۆ خۆی برد من بۆچی ماڵەکەی خۆم وەقف بکەم یا فڵانشت و ئەو بیبات و بۆ خۆی بوە ئێستش وەکوڵێ بیڵێم باشە ئێستش خەڵک دەڵێ من شتێک نادەم بە ئەوقاف ئێستا لەم زمانە خەڵک شت نادا بە ئەوقاف ئەوەی ئەوقافەتی قەدیمە بەس کەنایدا ینی حکوومەتی هەرێمی زۆری لە کەس نەکردو بڵێ ئیلا بێ بخێتە ئەوێ ئێستا شتێک نبینی دەبینی مەسەلەن کەسانی باشمان هەن لە هەرێمی کوردستانە هەز بە بەرپرسیارەتی دەکەن وەقفیان کردووە هەر بە ناوی خۆشیانەوە نبینی وەقفی فلان ناوی وەقفی لێ نەناوە خۆی لە بواری بازرگانی کار دەکات بۆ نمونە لە بواری بازرگانی کار دەکات و بە شێوازە خستەخانەیەکی کردوتەوە بۆ جۆرێک لە نەخۆشی دیاری کراوە خستەخانەیەکی تری کردوتەوە بۆ جۆرێک لە نەخۆشی دیکەی دیاری کراو ئەمانەمان هەیە لە هەرێمی کوردستان نامەوێ ینی ڕێکلام بۆ کەس بکەم چونکە خۆیان نەیانویستەوە بەو شێوازە ڕێکلامیان بۆ بکرێ لە پێناوی ئینسانیەت و خوددا دەکردویانە مەبەستمەوەی ئێستاکە هەر کەسێک مەکتەبەیەک کتێبخانەیەک بە ناوی خۆی چۆن دەڵێ مزگەوتێک بە ناوی خۆی هەر شتێک لەم بابەتانە کە دەکات خستەخانەیەک بە ناوی خۆی دەکات بیرێک نازام چی هەر شتێکی تر وەقف بکات وانە ئەگە خۆی ئیخاتە سەر بوارێکی حکوومەت دەیکە ئەگە نەشیخە هەردێتەوە سەر ئەو قسەی کە گوتم وەقف یا ئەکرێ چۆن دەڵێ گشتی بێ یا ئەکرێ ئەهلی بێ بەس سەردەمەکانی ڕژێمی بەعز وەقفی ئەهلی نەهێشتەوە کە نەیهێشتەوە هەمووی چۆن ناو دەوڵەتەوە خەڵک ئەڵێ پارەکەم ون بوو وەقفەکەم ون بوو لەبەرەوە ئێمە زۆر گرنگە لەم سەردەمە بینەوە سەر فکرەکەی خۆمان کە ئەوروپاش سوودی لێوەرگرتووە وەقف با گشتیش هەبێ و ئەهلیش هەبێ جوانە ئەف ئەخفتنانەها جانەبێتە گوتی کە جانەبێتان وەژەداوی چەندی کە من نەوێتن ناوێوان بێژم چونکووان نیەتە خوددانە فی سەبیلی الله کە کەس پێ نەحەسیەتن ئەرێ ئەvê ئەخفتنێس چ سەرچاوەل کیڤە گرتیە بووچی دەمامەدوێتن ئەم کارێکی بکەین ئەم gelek تەحەفوزێ vê چەندێ بکەین و خەڵک نەزانیتن ئەرێ ما باشتر نینە خەڵک بزانیتن داک و کەسێن دیترژی ڕاست ئەوە لە بوارێکە دەگوترێت چونکە ناوی کەسانی دیاریکراو ئەو من بۆیەوە ئەڵم ئەگە بەگشتی بواە چۆن دەڵێ ینی وەکو ئەڵێ چوزانم چێرەکەی کەسەکە خۆی ناوی خۆی لەسەری دانەناوە کە ناوی دانە نابێ من ناتوانم ناوەکەی بڵێم خۆی داینەناوە ئەگە خۆی داوی نەچێ بێ هیچ نابێ قەچێکە چونکە نیەت ئمە نەترسین یعنی نیەت لە لای خۆمانە
نیەت لە لای خۆمانە ئەستن ئێستا زۆر جا مزگەوت هەیە خاوەنەکەی حەزەکە هەر ناوی خۆی لەسەر بێ باش جا تۆڵێ بۆچی واکە نیەت تەقمان نییە نیەت لای خۆیە باسەکە لە دوور نەکەوینەوە باسەکەمان بۆ ئەو بوو کە وەقف دیاردەیەکی زۆر جوانە ئاینی بووە کورتایدا زۆر کارا بووە دەوڵەت پێویستی بەوە دەبێت کۆمەلگا بەرپرسیارەتی هەڵگرێ بە کۆمەلگەش بەرپرسیارەتی ئەو کاتە هەڵدەگرێت کە ناوی خۆی بەسەرەوە بێ و حەزەکە ناوی خۆی بمێنێ لەبەرەوە با وەقف فراوانکەین گەورەتر بێ لە وەزارەتێک وەقف ببێتە مەسئلەیەکی کەلتورێکی کۆمەڵایەتی لە گشت بوارەکاندا و بە تایبەت ئەو بواری من حەزەکەم ئەڵێم بیهێنینە بواری ژینگەیشدا مامۆستا ساڵانên بوریدا وەکە شتێکی gelekî berçav bereket lêbîtin zorbey وەکو بژنێ زەنگینên me li buwarê mizgeftê durustkirina mizgefta û cihên îbadetê gelek durustkirine navê wê çendê ke ev e wekû bîjnê xêreka geleka mezin ji roja qiyametê Xwedê Teala dê ecrawan dertê. Belê divê gavkê de mamosta çend ya giring e eger kesek xwe terxam ket bi wê çendê musteşfayekê durust ket yan medreseyekê durust biketin eb navê waqfê ev tête kirin ئەو چۆن ئەمە گرنگە بڵێ زۆریش ممکنە و زۆریش ئاساییە جا من بۆیە گوتم ینی بەرنامەکەمان کردە وەقفی ژینگەی بۆ ئەوی بڵێم لەبەرچی پێویستمان بە وەقفی شەیە لە بواری ژینگەی چونکە ئێمە هەندێک ژینگە چییە ژینگە دەرامەتەکانێتی بە پلە یەکەم دەڵێن ئاو و خاک و هەوە ئێکە دەرامەتەکانی ڕووی لە کەمی کرد چەند کارێکی گەورەی ئەمە لە خەمی پاراستنی ئاو بین لە خەمی پاراستنی ئاودابین کەواتە ئاسایشێکمان هەیە ئاسایشی ئابووری ئاسایشی تەندروستی ئاسایشی ژینگەیمان هەیە ئاسایشی ژینگەیمان ئاسایشی ژینگەی هەموو جیهان لە مەترسیدایە ئاسایشی ژینگەی هەرێم و عێراقیش بە هەمان شێوە دەڵێن گۆڕانی کەشوهەوە دەوڵەتە زلهێزەکان و گەورەکان دروستیان کرد بەڵام باجەکەی دەوڵەتە هەژارەکان دەیدەن بە ئێمەشەوە عێراق ئەو شوێنەیە کە پێ دەوترێ لە باش بوو لە 22 ئەم ساڵ 2020 پەرلەمانی عێراق بڕیاریدا بە فەرمی عێراق بچێتە نێو ڕێکەوتنامەی پاریسەوە بۆ مەسلەی ڕێگرتن لە گۆڕانکاری خراپی کەشوهەوە لەبەر ئەوەیە دەبینی ئێمەش وەکو مادەی 114 خاڵی سێم کە نەخشەکێشانی سیاسەتی ژینگەی دەستەی ژینگەی هەرێم و وەزارەتی ژینگەی عێراق بەیەکەوە بەردەوام لە هەماهنگین و ینی وەکۆڵێ زیاد لە 4-5 کۆنفرانس تا ئێستاکە بۆ مەسەلەی کەشوهەوا گیراوە جەمە سەرباسەکە ئەوەیە کە بۆچی گرنگە وەقفیش لە بواری ژینگەی هەبێت چونکە تۆ ئاوت لە مەترسیدای هەوات کەوتۆتە بەر مەترسی هەندێک لە دەرامەتەکانت لەوەیە نەمێنێ نەوت ڕۆژە نامێنێ ئەچ دەکەی چۆن وزەی خاوێنی بۆ ئامادە دەکەی هەندێک لە دەرامەتەکانیشت ڕوو لە کەمبوونە لە هەمان کاتیشدا وەکوتر خراپەکار زیاد لە کونێکیان لە کەشتێکە کردووە تەماحی مرۆڤایەتی خراپ تەماحی خراپی هەندێک لە مرۆڤەکان وای کردوکەوە پیسبوونی ژینگە ببێتە مەسئلەیەکی جیهانی و هەمومان بگرێتەوە لە هەمان کاتیشدا ئەو سەرپێچیانەی کە باسم کرد جاران سەرپێکی ژینگەی هەبوو ئێستا سەرپێچەکان بۆتە تاوانی ژینگەی کەواتە زۆر گرنگە لە خەمی پاراستنی ژینگەی هەرێمی کوردستان بین وەقف لە بواری ئاینێکەشەوە بینێتەوەی بوارەکانی ژیان بە ژینگەش جانابێت ئاماژەدان نمونونەکە سەردەمی مەدینەی کە توی سەردەمیدا بیرێک وەکو بژنێ کۆلیە بۆی چەندێ کە ببیتە وەقفێک بۆ هەموو کەسێکی خەڵک سوودی لێوە بگریتن بەڵام نەها پێشنیارە جانابێت ئەو بوو کە بیر بهێنە گرتن نەک بهێنە لێدان ئەرێوە چ دگەینیتن ئێمە ئێستا پشتە بەستین لە چۆن دەڵێ بەشێک لە شارەکان مەکو هەولێر بۆ نمونە بیرمان هەیە بیری چۆن دەڵێ ئاوی ژێرزەوی دەرەکەین ئاوی ژێرزەوی ینی لەبێ لە خەمی ئەوە دابین بەو شێوازەی کە سوود لە بۆ نمونە لە زەی گەورە وەربگیرێت و ورد ینی هەموو پارێزگاکە سوود لە ئاوی سەرزەوی وەربگرێت چۆن ئاوی ژێرزەویت بپارێزی ئاوی ژێرزەویت بپارێزی نەهێڵی ئەجەبەرەوەی حکوومەت دەگەڕێ بە دوای ئەو کەسانی کەەوە بیری سووری لێ ئەدەن هەموو جا دەڵێن ماڵی خەڵک وێرانەکەن لەبەرەوە گرنگە ئاوی ژێرزەوی بپارێزین ئاوی سەرزەوی کۆ بکەینەوە بەکاری بین زۆر سپاس مامۆستای بەڕێز ساخ و سەلامەت بێ هەرێ ساغ بی ئینشەڵڵا بۆ پێشکەشکردنەوان هەمی پەیوێن پڕ جوان و هەژی بەڵێ بینەرن بەڕێز ڤی ئاوای دەهێنە دومایە vê xelekê و زۆر سپاس بۆ هەوێن بەڕێژی هیڤیاما و مەشیا بیتن خزمەتەکە بچیک پێشکەشی هەوێن بەڕێز بکەین سەبارەت ئەف پرسەما بەحەزکردی پڕۆژێ وەقفا ژینگەهی کوان بکارین وەقفێ بینینەت هەمی بوار و بیاوێن ژیانێدا ببینم خێر و شەر